کە سوکاری قوربانیان و بەجێماوانی ئەنفالی گەرمیانەکان هێشتا داواکاریە سەرەتایەکانیان جێبەجێ نەکراوە و لەبەری حکوومەت ڕێکخراو و کۆمەڵەکان هەوڵ بۆ دەستەبەرکردنی مافەکانیان دەدەن. ئەمڕۆ لە قەزای کلاری ناوەندی ئیداری گەرمیان کۆنگرەی دووەمی کۆمەڵی داکۆکیکار لە مافی قوربانیان و کە سوکاری ئەنفال کراوان بەڕێوە چوو. وتەبێژی کۆنگرەکە ڕایگەیاند لە داهاتوودا لەبەر فراوانکردنی کارەکانیان و بەدیهێنانی ئامانجەکانیان بەردەوام دەبن. ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ یادی دامەزراندنی کۆمەڵەکەماندا دووەمی کۆنگرەی خۆمان لەژێر دروستمی بەدیهێنانی مافەسەرەکانی کە سوکاری ئەنفالکراوەکان دەبەستین لێرە دیارە ئێمە بۆ ڕێکخراوەکەمان لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا لە بەشێکی قورسایی کارەکانمان لە گەرمیان بۆ لە شارەکە پێش دوو سنگە شارەکانی کفری و کەلار و ڕزگاری و خورمات و دەربەندی خان توانیمانە ببینە پردێکی پەڕینەوەی باش لە نێوان پردی گەیاندنی لە نێوان حکوومەت و کە سوکاری ئەنفالکراوەکاندا. داواکاری سەرەتایی کە سوکاری قوربانیانی ئەنفال هێنانەوەی ڕووفاتی قوربانیەکان و بە سزا گەیاندنی تاوان بارانە، هەروەها بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتی کە کەیسێکە حکوومەتی هەرێم بێباکانە لێ دەڕوانێت و تا ئێستا نەتوانراوە ئەو تاوانە گەورە بە جیهانی بکرێت. بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی ژنای شارێتەوە سەرباری هێنانەوەی بەشێک لە ڕووفاتی قوربانیان، بەڵام هێشتا داواکاریەکانی کە سوکاریان جێبەجێ نەکراوە. سەبارەت بۆ داواکارانی کەلایەن کە سوکاری ئەنفالکراوەکانەوە داواکاری سەرەکی ئەوانە کەوا گۆڕە بە کەمەڵەکان هەردرێتەوە کەوا گۆڕی ئەزیزەکانیان بێنێتەوە لە شوێنی مەزاری ئەنفالکراوەکان سەبارەت بە گەرمیان بنێژێ. ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوەکان کاری زۆرمانداوە هەڵی زۆرمانداوە و تاوەکو ئێستەیش نزیکەی 2000 زیاتر گۆڕمان هێناوەتەوە لە شوێنی ئەو شوێنەی کەوا لەسەر داوای کە سوکاری ئەنفالکراوەکان نێژراون. ئەوەی بۆتە جێی نیگەرانی لای ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران نەپاراستنی دۆکیۆمنت و بەڵگەکانی تاوانەکەی لەلایەن حکوومەت و ڕێکخراوە تایبەتمەندەکانەوە. ڕۆژنامەنووسێک باس لە نیگەرانی خۆی لە ڕێکخراوەکانی دۆسی ئەنفال دەکات و ئاماژەش بۆ ئەوە دەکات لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەشی زۆری کە سوکاری ئەنفالکراوان و بەجێماوانی کارەساتەکە کۆچی دواییان کردووە. بەمەش بەڵگەی زیندوی ئەو تاوانە بەرەو لە بیرچوونەوە و لە ناوچوون دەچێت. ئەم ڕێکخراوە نەیانتوانێت ببنە فشار لەسەر حیزبە کوردستانیەکان حیزبە باڵادەستەکانمان ڕسمانی کە لە دەسەڵاتدان کە لەگەڵ بەغدا هەماهنگگیان نەبێت چی لەگەڵ دادگاکانی هەرێمی کوردستان بۆ دادگایکردنی تاوانبارانی دۆسیە ئەنفال. لەگەڵ ئەوەشدا نامەوە لە یاد بکەم کە بەشی زۆر لە بەجێماوانی ئەنفال لە ماوەی ئەم 30 ساڵەدا کۆچی دواییان کردوە دەکرا لە ڕێگەی میدیاییەوە و لە ڕێگەی حیزبە سیاسیەکان و ڕێگەی حکوومەت هەرێمەوە تاوانەکانی بەعس لەسەر زاریان وەربگیرەوە بکرێتە دیکۆمنت. بۆیە من پێم وایە زۆری ڕێکخراو گرنگ نییە، کارکردن بۆ جێبەجێکردنی داواکاری بەجێماوانی ئەنفال گرنگە. هەرچەندە زیاد لە چارەکە سەدەیەک بەسەر تاوانی ئەنفالی گەلی کووردا تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا بەشێکی زۆری ڕووفاتی ئەنفالکراوان نەگەڕێنراوەتەوە زێدی خۆیان. بەرپرسانی حکوومەتی هەرێمیش تا ئێستا نەیانتوانیوە داوای جێبەجێکردنی یاسای ژمارە 16 ساڵی 2002 حکوومەتی عێراقی بکەن کە تایبەتە بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێم.